لای ئێمە ئاستەنگەکانی بەردەمی لە خوڕینی پاسکیل زۆر هەندێکیان پەیوەندی بە هەڵکەوتەی جوگرافیەوە هەیە، بە تایبەتی لە شارێکی وەکو شاری سلێمانیە زۆربەی شوێنەکانی بەرز و نزمە. ڕاستی کە پاسکیل سوار بە هیلاگەچێت. هەندێکی تر پەیوەندی بە کەشوهەواوە هەیە. کەشوهەوای وڵاتی ئێمە لە زستانانە ساردی واراناویە و لە هاوینانیشە وشک و گەرمە. ئەمە جگەلەوەی کە خۆرێکی زۆر بەتینی هەیە و هەر شوێنێکی پێس بە دەرەوە بێ بە تیشکی خۆرە سووتێت، جگە لە خۆڵبارین و هەندی کێشەی تری کەشوهەوا و جوگرافی و هەندێکیش پەیوەندی بە بیرکردنەوەی تاکەوە هەیە، نە پێوەرەکانی ئاین و نە پێوەرەکان یاساییەکان و نە پێوەرە نیشتیمانەکان، نە پێوەرە ئینسانیەکان، نە بە پێوەرە ژینگەیەکان. پاسکی سواری هیچ خراپێکی تێدا نییە. هەنێک کەسێ پێیان عیبە، هەنێک کەسەیە بەی مناڵی ئەزانێت، هەنێک کەسەیە نەخێر پێی خۆشە پاسکی سواری بکە، بەڵام نەیتوانیوە قسەی خەڵک تێپەڕێنێ، نەتوانیوە بیرکردنەوەی خەڵک بەرامبەر بە کردەوەکانی خۆی تێپەڕێنێ. من کاتێک کە پاسکی سواری ئەەکەم ئامانجم نییە خۆم ئازێت کە بەم کاتە گەرمایە هاتوومەتە دەرەوە بۆ پاسکی سواری. بەڕاستی کەس نییە حەزی لە پشوو نەبێت. منیش حەزم لە پشووە، بەڵام ئەزانم هەموو شتێک لەم دنیاە باجی خۆی هەیە. ئەو دانیشتانەی کە ئێمە لەسەر سفرەکان دانیشین و بە دڵی خۆمان بە بێ گوێدانە جەستەی خۆمان خواردنە خۆین، ئەو باجە باوەڕم وایە ئەگەر کۆمە پیری ڕەنگە نەتوانم. وە لە کاتێکا ڕۆکەم ئەم ناوچە شاخاویانە لوتکەکانی ئەزمەر و گۆیژە و شارباژێر و ڕۆکەمە دەربەنی خان و دوکان و هەڵەبجەی شەهید و هەڵەبجەی تازە و خورماڵ و ئەحماوە و هەورامان. بەڕاستی بۆیە کە ئاگاداری جەستەم بم بەهۆی پێنەمانی ئەو ناچار بووم گەشتەکەم کۆتایی پێبێنم و بەنیاز بووم بچمە سەر شاخی گۆیژە کە یەک دوولۆفێکم ماوە، بەڵام لەم کاتەیە زەرەری زیاترە لە سوودی، چکە گەرمایەکی زۆر زیانێکی زۆر بە گورچیلەکان مەگەیەنێت. وێ بە ناچاری گەشتەکەم کۆتایی پێێنم ئەچمە سەر تەختەڕێ بە ناوخەتی شاخی گۆیژە بەگڵەکەی ئێمە خوارەوە بۆ پشتی تایتانیک، یاوە تا بەم ڕێگەیە ئەچمەوە ناو شار.